بڵاو ڕاپەڕاندنی کاری حکوومەت یاخود دەوایری حکوومەت جیاوازێکی کورت لای خۆمان زۆر جار چوومەتە دایرەکان، یعنی ئەو مدیرە ئەو مدیر بەشە بە میزاجی خۆی دەڵێ ئەوە دەبیتن ئەوە نابیتن، میزاجیە لەوێ خەڵکی ئێستا بزانیت میزاجیە دەبیتن نابیتن. تعلیماتم پێ برێت تعلیمات نیە، دێت تعلیماتەکەشت پێ نارێتن. لە دایرە حکوومەکانی ئێرە لە ئەمریکا هیچ کەسێک ناتوانێت بڵێ میزاجیە، دەڵێ نەئا دڵێ کاکە بەچی بزانم سەبەبەکەی چیە نە ئەوە تێ تعلیماتەکەت هەموو لەو پرینتەکە دەداتێ. ئەگەر تعلیمان نەبی کە برێ نەئا زۆر لەسەری خراپ دەشتێتەوە، ڕاست فەسڵ دەکرێت دەردەکرێتن، هیچ بەدەستکردنی زۆر ئاسان نیە لێدا. لێ خۆزگا مدیرە بەشەکانی لای خۆمە بەتایبەت مدیر بەشەکان بە میزاجی خۆیان قەرار نەدەن، بە میزاجی ئەو کەسێک قەرار نەدەن ئایا کەسەکە ڕووی خۆش ووە یان نە، سەلامی کردیە یان نە. قانونەکە چییە، تعلیماتەکە چی، ئەوەی پێ برێتن، نەک بە میزاجی خۆی. بڕواکە چوومەتە دایرەی تربیەی هەر لە نەفسی شوێنەکە. جارێک مدیرەکە لێوێنەوە لێم پرسێ گوتیتی ئەوە دەبیتن، یەکێک گوتیت کاکە نابیتن، هەر لە نەفسی بەشەکە، بەڵام لە دوو وەختی جیا، دوو مدیر بەش دوو مۆزەف هەرێکە و قسەشی دەکرد. ئەو جەوەرە سەر لەو ماسەی دەرکە. کاتێکی خۆش خۆ حافیز.